ڕزگارکردنی جیهان لە دەستی چینی کرێکاری شۆڕژگەرجایە. سەرمایەجاری لە قەیرانێکی قۆڵی ئابووریدا گرفتارە. ئەم قەیرانە نەک تەنها لە ناو چین و توێژە جیاوازەکانی خاڵک بەڵکو و کاریگەری زۆری لەسەر جیهانی سیاسەتیش بەجێهێشتووە. لە دنیای ئەمڕۆدا ناسینی ئەم دۆخە زۆر گرنگە. یەکێک لە تایبەتمەندیەکانی قەیرانی ئێستاوەیەکە قەرزی کۆمپانیا حکوومەتەکان و قەرزی شەخصی گەیشتووەتە ئاستێکی بێوێنەی 300 تریلیۆن دۆلار کە دەکاتە 350% کۆی بەرهەمی ناخالصی مەلی. دانەوەی ئەو قەرزانە بووە سەکارێکی مەحاڵ و ئەم پرسەش بووەتە هۆی مایە پوچبوونی بانکەکانی سیلیکۆن والی و چەند بانکێکی هاوشێوە لە ئەمریکا و بانکی سویس کریدیت لە ئەوروپا. ئەم مایە پوچبوونانە لە داهاتوودا زیاتر دەبن. قەیرانی ئێستا ئاستی ژیان و بەڕێچوونی مرۆڤەکانی نەک تەنها لە ئافریقا و ئاسیا و ئامریکا بەڵکو لە ئامریکای باکوور و ئەوروپاش دابەزاندووە. هەغدەست کە پێشتریش کەم بوو بە بەراورد لەگەڵ هەڵاوسان زۆرتر کەمی کردووە. لە بەهای خانەنشینی و پاشەکۆچەکان کەم بووەتەوە. بەهۆی بڕینی یارمەتی دەوڵەتیەکان لەلایەن حکوومەتەکانەوە دۆخی بەسەڵاتچوان و کەمەندامان و نەخۆشەکان خراپتر بووە. بۆرژوازی لە هەلومەرجی ئێستادا ناچارە بارگرانی قەیرانەکە بخاتە سەرشانی کرێکاران چونکە هیچ چارەسەرێکی دیکەی بۆ قەیرانەکە نییە. لە قەیرانی ساڵی 2008 بازارەکانی بریکس و بە تایبەتی بازاری چین بووە هۆی دابەزینی ڕێژەئی قەیرانەکە، بەڵام بازاری چینیش لە ئێستادا گەیشتووەتە بنبەست. ئیتر کەس بە شێوەیەکی جددی باسی گرنگی جیهانگیری کە لە دەیە هەفتەی زاینیدا بابەتێکی زاڵ بوو ناکات. ئەو سیاسەتە پارێزگاریانەی کە بوونە هۆی قەیرانی دەیەی 30 سەدەی ڕابردوو گەڕاونەتەوە. دروشمی یەکەم ئامریکا سەلمێنەری ئەو ڕاستیەیە. جیهان دابەش بووە بەسەر وڵات و بلوکە ڕەقیبەکاندا. شەڕی بازرگانی نێوان ئامریکا و چین هەر بەم هۆکارە دروست بووە. هەروەها ڕیشەی سەرەکی شەڕی ئۆکراینیش هەر لەم قەیرانەدایە. شەڕی ئۆکراین شەڕێکی بە وەکاڵە لە نێوان حکوومەتی رووسیا و ئامریکادایە. رووسیا لەگەڵ ئەرتشی ڕێکخراوی ئەتلانتیکی باکووری ناتۆ لە شەڕدایە. ئەگەرچی ئۆکراین بە فەرمی ئەندامی ناتۆ نیە، بەڵام تەواوی خەرجی و ڕاهێنان و ئامێر و زانیارە گرنگەکان و لۆجستیک و پێداویستیەکانی دیکە لەلایەن ناتۆوە دابین دەکرێن. استراتێژی دەوڵەتی ئۆکراین بریتیە لە شکستهێنانی ئەرتشی رووسیا و دەرکردنی لە ناوچەی کە بەهی خۆی دەزانێ و یەکێک لەو ناوچانەش کریمەیە. استراتێژیە جدیەکان دەزانن کە ئۆکراین ناتوانێت ئەرتشی رووسیا شکست پێ بهێنێت. چارەنووسی شەڕەکەش نەک ئەرتشی ئۆکراینی و دەسەڵاتدارانی وڵاتە بەڵکو لەلایەن ئامریکاوە دیاری دەکرێت. ئامانجی ئەمریکا تەنانەت بەرگریکردن نییە لە یەک بەست خاکی ئۆکراین. مەبەستی ئەمپریالیزمی ئەمریکا تەنیا ئەوەیە سوپای رووسیا و ئابووری ئەو وڵاتە بە شێوەیەک زیان ببینێت کە نەتوانێت هێژمونی و دەسەڵاتی ئەمریکا بەسەر ئەوروپا و جیهاندا بخاتە مەترسیەوە. تێوەگلانی ناپێویستی حکوومەتی کۆنەپەرستی ئۆکراین لە شەڕ لەگەڵ حکوومەتی رووسیا لەسەر ئەندامەتی لە ناتۆدا لەمڕووەوە بوو. ئەوەی لەم شەڕەدا چی بەسەر خەڵکی ئۆکرایندا هاتووە یان لە داهاتووە بەسەریان دێت لە ڕوانگەی سیاسەتمەداران و سەرمایەدارەکانی ئەمریکاوە گرنگ نییە. لە ڕوانگەیەوانەوە بەردەوامی ئەم شەڕە بۆ پاراستنی پێگەی سەرکردایەتی ئەمریکا پێویستە، لەبەر ئەوەی ئەوان بە شێوەیەکی زۆر فریوکارانە وانیشان دەدەن کە خۆشگوزەرانی و بەختەوەری مرۆڤایەتی تەنیا بە هێژمونی و دەسەڵاتی ئەمریکا بەسەر جیهاندا ممکن دەبێت. نابێەوە لەبیر بکەیت کە ئۆکراین تا ئەمڕۆژ نەک لە یەکیەتی ئەوروپا و نە لە ناتۆ وەرنەگیراوە. ئەگەر ئۆکراین ببوایە بە ئەندامی ناتۆ، ئەمریکا ناچار بوو هێزی سەربازی ڕەوانەی شەڕ لەگەڵ رووسیا بکات. لە هەمان کاتدا بەردەوامی ئەم شەڕە لەلایەن ئەرتشی ئۆکراین و هێزە بەکرێگیراوەکانیەوە لە بەرژەوەندی دەسەڵاتدارانی ئەمریکادایە. دوورخستنەوەی ئەوروپا و رووسیا لە یەکتر و هێشتنەوەی ئەم دۆخە و هێژمونی ئەمریکا پەیوەستە بە بەردەوامی ئەم شەڕە. ئەم ململانێ سەربازیە بۆتە هۆی ئەوەی کە ئابووری وڵاتانی ئوروپایی و بەتایبەت بەهێزترینیان کە بریتیە لە وڵاتی ئەڵمان لە سوتەمەنی هەرزانی رووسیا بێبەش بن.
تێکدانی بۆریەکانی نۆرستریم لە دەریای ڕاش لەلایەن تێکدەرانی حکوومەتەوە ئەنجامدرا لە خزمەت بە مەبەستەدا بوو. لە هەمان کاتدا ئەم شەڕەوای کردووە کە سەرنجەکان لەسەر کێشە ناخۆیەکان بەلاڕێدا ببرێت. هەروەک ئاماژە پێکرا ئامادەکاریەکانی شەڕی ئۆکراین ناتۆ و لەسەرەوەی ئەوانەوە ئامریکا دابینی کرد. استراتێژیەکانی سەربەدەسەڵات لە ئەمریکا نیازی هەڵگیرسانی شەڕ لە تایوانی و تێوەگلانی چینیشیان لەسەردا بوو. بێئەکانمانەوەی شەڕی ئۆکراین دەسەڵاتدارانی ئەمریکای لەم بابەتەوە تووشی گومان و دوودڵی کرد. لە ئێستادا دەوڵەتی ئەمریکا بڕی هاوکاریە سەربازیەکانی بۆ دەوڵەتی تایوان پەرە پێداوە. ئاستەنگی زیاتری لە بەردەم وڵاتی چین بۆ شوونە ناو بازاڕەکانی تایوان دروست کردووە و پشێویەکانی دەوروبەری چینیشی زۆرتر کردووە. لە هەمان کاتدا هیچ کەم لەلایەنەکان نەیانەوەی گرژیەکان بە ڕادەیەک زیاد بکەن کە ببێتە هۆی هەڵگیرسانی شەڕ. بەڵام لەم دنیا ئاڵۆز و ناسەقامگیرەی ئێستادا ئەگەری ئەوە زۆرەکە لایەنەکان کۆنتترۆڵی دۆخەکەیان لەدەست دەرچێت، چونکەوە قەیرانەی ئێستا ڕێبەرایەتی کابینەکان و بیرمەند و دام و دەستگا هەواڵگیری و سەربازیەکانی تووشی شپرزەئی و سەر لێ شێوایەوەی کردووە. کلیلی چارەسەرکردنی سەرجەمە و کێشە مرۆیی و ژینگەیانەی کە سیستمی سەرمایەجاری و حکوومەتە خزمەتکارەکانی دروستیان کردووە لە دەستی چینی کرێکار و سۆسیالیستەکان و کۆمەڵانی خەڵکی شۆڕژگەردایە. هەر ئێستا ململانە چینایەتیەکان بە ڕادەیەکی بەرچاو پەرەیسەندووە. خەباتی کرێکاران لە ئامریکا زۆرتر لە پێناو دروستکردنی یەکیەتیە سەربەخۆ کرێکارەکاندایە. لە ئەوروپا ناڕازیبوون لە بارودۆخی ئێستا لە نێو لاواندا تا دێت پەرە دەستێنێت. لە ئاسیا تووڕەیی و بێزاری پەنگی خواردوێتەوە. لە وڵاتێکی وەک ئێراندا بزوستنەوەیەکی شۆڕژگێرانە لە ئارادایەکە هیوای لە جیهاندا دروست کردووە. پەرەسەندنی مەیلی چەپ لە ناو جەماوەر بە تایبەتی لە ناو توێژی لاوان و پەیوەستبوونی حکوومەتەکان و بەشەکانی سەرەوەی بورژوازی و وردە بورژوازی بە بەرەی ڕاست واقعی ئێستای جیهانی ئێمەیە. سەرنجام شەڕی نێوان هێزەکانی ئەم دوو جەمسەرەیەکە چارەنووسی جیهان دیاری دەکات.